بینەر و بیسەرێن کوردستان 24 دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێکدن هاتینە خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵەکە کادیش بەرنامەی کوردی بنەمایên ئۆلی yên cada û bana û hatnûçûnê Trompêl wek alavek wek dahênrawek hatiye danan bû xizmetguzariya mirovan û bû xweşguzaraniya jiyana mirovan belê mixabin edgel zorbûna danîştûwan û her wisa xerabiya rêgewbana û ne şehrezaya şofêran û ne pêgirîkirina wan eprênmayên hatnûçûnê xerîke em ev dahênane bibîte sedema wê çendê ku jiyana mirovan têk bidet û nexweş biket û roberûyê çendîn karîsa û çendîn nexweşiyan bibin. Lewra me divêtin nava vê xelekê da tîşkê pêxîne ser vê mijarê behsa rêgewban û hatnûçûnê bikeyn. Gel zor berês mamosta Abdirehman Sedîq zor bixêr wî mamosta hêja. Mamosta me divê destpêkê em biçîne ser wê çendê ke bizanîn Qur'an wek serçawekê serekiyê ayînê İslamê çawa peywendiyek girê dayan ku çawa behsa vê peywendiyê kiriye navbera rêgewbana û navbera mirovan da ka çawa mirov serderiyê gel vî çemkeyê biketin. Belê bi navê xwe bexşîndeyê mihreban. İnsanî bawerdar pێی بڵێ بۆ نوێژەکەیت و بە ڕۆژ و ئەبی و زەکاتە دەیت و حەجەکەی دەڵێ لەبەر ئەوەی خوددا لە قورئاندا باسی کردووە کەواتە باسکردنی خوددا بۆ ئەو بابەتە لە قورئاندا بوو بە مایەی ئەوەی کە باوەڕدار بە قسەی خوددا بکە پێگیری پێ بکات. باشە دەڵێن ئەی بۆچی تەماشا ناکەی خوددا لە قورئاندا باسی شۆفێری کردووە یان بنەماکانی شۆفێری بە مانای ئیتر ڕۆشتن و گواستنەوە کە لەگەڵ زەمانە وشەکە ئەگۆڕێ. خوددا باسی ڕێگەوبان و جۆرەکان ئێستا توانین بەلای کەمەوە حەوت ڕێگە حەوت جۆر ڕێگە بدۆزینەوە بڵێن خوددا ئەمانەی باس کردووە جاڵی خۆ ئەو ڕێگانە ئێستا هەیە لە دنیادا ئەڵێن بۆ 1450 ساڵێک لەمەوبەر لەگەڵ دابەزینی قورئاندا باسکردن لەم بابەتانە پێشی 1400 ساڵ زیاتر بابەتێکی گرنگە مانەی وایە مرۆڤی باوەڕدار وەک چۆن نوێژ و ڕۆژ و حەج و زەکاتەکە ئەبێ ئاواش ئاگداری ڕێگاوبان بێ ئەگەداری کاری شۆفێریەکەی بێ ئەگەداری ئەوە بێ کە ئەو چۆنەڵێ هۆکاری گواستنەوەی کە هەیەی لە وڵاخێکەوە تا دەگاتە ئۆتۆمبیلێک و تا دەگاتە کەشتیەک و تا دەگاتە فڕۆکەیەک چۆن بەکاری بێنێ خوددا بنەمای ئەمانەشی پێگوتووە کەواتە ئەم مەسەلەیە پەیوەستە بە مەسەلەیەکی ئاینی بۆ نمونە تەماشاکی خوددا لەو قورئاندا بۆ دنیا باسی سیراتی کردووە سیرات لە قورئاندا بە مانای ڕێگەی فراوانی ڕاستی ئاسانی جوان پێیدا دەتوانی بڕۆیت و زۆر ڕێگەیەکی ڕاست و فراوانە ئەمە خوددا پێی دەڵێ سیرات وەختێکە ئەم سیراتە هەندێک جار ئەو سەری خوددا دەفەرمێ سیراتی العەزیز الحەمید هەندێک جاریش خوددا دەفەرمێ وەهدوهم إلى سیراتی الجەحیم کەواتە دەرکەوت سیرات لەگەڵ ئەوەی ڕێگەیەکی فراوانە تەختە پانە گەورەیە بێگرفتە ئەو سەرەکەشی جاری وا هەیە بەخوات دەگەێنێ جاری واشەیە بە دۆزەخت دەگەێنێ سەبەبەکە چی بوو ڕێگەکە نەبوو ئەو کەسەیە کە پێیدا دەڕوە ئەو شۆفێرەیە کە پێیدا دەڕوە بۆیە دەبینی ئێستا زۆر شۆفێر هەیە دەمانگەێنێ بە شوێنێکی خۆش و دەمانگەێنێ بە سەلامەتی بە شوێنی مەبەست شۆفێریشە دەمان خاتە دۆزەخەوە ئەو دۆزەخ چی ئەمان سووتێنێ و ئەمان خاتە چاڵێک و ئەمان خاتە بەحرێکەوە کەواتە ئەلێرەوە خوددا باسی وشەیەکی کرد کە جیاوازە لە وشەکانی تر ناوی ناسیڕەت خوددا باسی سەبیل دەکات لە قورئاندا زۆر بەقەدەر نوێژ و ڕۆژوو خوددا باسی سەبیلی کردووە وتوێتی ئەم سەبیلە ڕێگەیەکی بێلایەنە بەس شۆفێر پیادە ئەو کەسەی کە پێیدا دەڕوە ئەتوانێت ڕێگەکە بۆ باش بەکاربێنێ ئەتوانێت بۆ خراپ بەکاریبێنی سەبیل لە قورئاندا خوددا دەفەرمێ وئین یەڕەو سەبیل الرشد لا يتخذوه سەبیلا وئین یەڕەو سەبیل الغەی يتخذوه سەبیلا کەواتە خوددا سەبیلیشی ناونە بە ڕێی چاک و ڕێی خراپ بەڵام ئەف ڕێڕەوە ڕاست مامۆستا کەتوب سەبیلەکە دروستدا بڕووی و وەکو بێژن یعنی شێوازێکی باشیە وەکی بێژنی ستاندەرد و بڕووی ئەرێ ئەvە فیترەتە یان دەبێتن ئەvە ناودا بێتە دروستکردن ئەبێ بێتە دروستکردن ئەبێ بێتە دروستکردن و ئەو سێرەکەی وشەی سەبیل یعنی ئەڵێن کەسێکە لەسەر ڕێگەیەکە ڕوا بەو ڕێگەی بۆ دەڵێن سەبیل بۆ نەیانگوت سیرات بۆ نەیانگوت تەریق بۆ نەیانگوت نەفەق بۆ نەیانگوت ناویتر هەیە بۆچی خوددا بەوانە دەڵێ سەبیل سەبیل یعنی چوونە سەر ڕێگەیەک بە ئامانجێک بە غایەتێکت هەبێ هەروە لە خۆڕایی نەچێ سەرجادە ئەبێ بە ئامانجێک کارێکت هەبێ ئیشێکت هەبێ کە دەچێت سەر ئەو جادێ جا هەیە ئامانجی باشی هەیە هەیە ئامانجی خراپی هەیە لەبەرەوە یەکێک لەو 8 سنفەی کە زەکاتی پێ ئەشێ لە قورئاندا چییە وابنی السەبیل بۆچی وابن الطەریق وابن السیرات وابن النەفەق بۆچی وانە جودایی چێت ناوبەرە طەریق و سەبیل ئاها ئێستا دێم کەواتە
بۆچی خوددا ناوی ئەو کەسە یەکێک لە سنفەکانی زەکات ئیبن السەبیل یعنی کەسێکە بەغایەتێکی باش دەرچوو بێ پارەی لێبڕابێ نە کەسێک چوو بێ بۆ پیاوکشتن و بۆ شارێکی دی پارەی لێبڕابێ وڵێن وەڵاوەرن زەکاتی بدەنێ ئەو بەنیەتێکی خراپ چۆتە سەر ڕێگە کەواتە ئەمە جارێکی تر خوددا باسی سەبیلی بۆمان کرد دێتەوە طریق چییە؟ طریق تەرقە هەندێک ڕێگەت دیوە خۆڵە گڵە کەس پیای نەچووە ماوەیەک یەکێک پیای دەچێت 2 3 4 لە ڕێگە تورابیەکان لە ڕێگە خۆڵایەکە هەل خۆتۆ ڕێگەیەک دەبینی شێوەزێڕێکی دەهێتێ بۆ ڕەنگی ڕێگەی وەرگرتۆ ڕەنگی کاڵبۆتەوە ئەوە چییە مینە تەرقی ئەوەندە پەستراوەتەوە ئەوەندە پیای چوون پێیان بەسەرانە لە خۆیە بوو بە ڕێگە نەقیرتاو کراوە نەچی من تۆ کراوە بەس بەهۆی پێوە بەهۆی تەرقەوە بوو بە طریق ئەمە ئێستا لەم سەردەمە پێڵەن چی ئەو ڕێگەیە کە زۆر بەکاری دێنی ڕێگەیەکە ڕێگە فراوانەکەیە لەسەر 120 کەم بەکاری دێنی دێتە ئەملاتر دێتە سەر سەبیل بۆ نمونە دێتە سەر 60 دوایگەیتە لای ماڵی خۆتان ڕێگەیەکی فەرعی هەیە کە هەر ئەبێ بەو ڕێگەی بچتە ماڵی خۆتان ئەوە هەموو ڕۆژ پێی دەدەچی بەڵام کە دێتە ئەڕۆیت و دێ هەر بەو ڕێگەی دەچی ماڵی خۆتان چکە یەک فەرع بۆ ماڵی خۆتان دەچێت ئەو پێ دەڵێن ڕێگەی خدمە چکە زۆر دەیکوتیتەوە زۆر پێدا دەڕۆی بڕوانە خوا لە قورئاندا باسی ئەومان بۆ کار لكل جعلنا منكم شرعة ومنهاجا دەڵێن منهاج چییە منهاج لە نەهجەوە هاتووە نەهج چییە نەهج ئەو ڕێگە فەرعیەیەکە لە ڕێگە فەرعەکان ورد و لادی دواتەوە بچتە کۆڵانێکەوە دەرچێ کە ئەچیتە کۆڵانەکە ئەو سەری ماڵێکەیە ڕێگەکە دەرناچێ ئەو ڕێگەی پیای چوویت و ئەو سەری دەرنەچوو پێی دەوترێن نەهج ئەو بەس ڕێگەی ئەو 5-6 ماڵەیە کە لەو کۆڵانن نەهج بەو ڕێگەیە دەگوترێ کە ئەو سەری گیراوە بەس بۆ ئەو چەند ماڵەیە کە لەوێدان یا خوددا دەفەرمێ وعلى كل ضامر يأتين من كل فج عميق فج الطريق بين جبلين ڕیزە چیا هەیە و ڕیزێکی چیا هەیە لەو قوڵایە لە نێوان ئەو ریزە دوو ریزە چیایە ئەو ڕێگەیە کە دەیکەیتەوە پێی دەوترێ فەج ئەوە لە قورئاندا باسی ڕێگەی نێوان دوو چیاکانیشی کرد خوددا دەفەرمێ وهەدەیناه النەجدەین نەجدەین یعنی دوو ڕێگە نەجد چ ڕێگەیەکە ڕێگە لە شوێنی بڵند ڕێگە لە شوێنی بڵندایی بێ لە شوێنی بڵند بێ و تەماشایکەی ڕێگە لەسەر بەرزایی و مرتەفعات و بڵندایەکان بێ پێی دەگوترێ نەجد کەواتە لێرە بۆ دەرەکەوێ ئەمە بەلای کەمەوە ئەوە جوورن ڕێکی کە قورئانی بەحثکردین دەچ پەیوەندی وی بابەتی مەبەحی ئەوە پرسیارێکی جوانە کەواتە ئەمە پێت دەڵێ ئەڵێ خوددا چەند جا باسی نوێژی کرد چەند جا باسی ئەوەی کرد باسی 7 جۆر ڕێگەی کردووە بەلای کەمەوە باسی 7 جۆر ڕێگەی کردووە یعنی بە ئێمەی ئینسان دەڵێ ئەمە جۆرەکانی ڕێگەن ئەمە جیاوازیەکانیانە بۆ ئەوەی باری ئێوە سەلامەت بێ ئەی حکوومەت هەموو ئەم جۆرە ڕێگایانە هەبێ ڕێگەی فراوانە هەبێ ڕێگەی باریک هەبێ ڕێگەی بەڵێ قورئانی دەستنیشانە وان جوورن ڕێکا کرد بەڵێ ڕێنمای نوێژی گوتنە کە بچشی وەس بکاربین ئای چۆن ئەوە بێ ئێستا دوای ئەمە باسی بکەین جا لەبەرەوە چۆن ئەم ڕێگەی بەکاربێنین خوددا دەفەرمێ لە قورئاندا علامات وبالنجم هم يهتدون يعني لأرزدا بو أم حوت هشت جور ريغي كخدا دفرمي هموتان هبي وبكاري بينن شي أبي خدا القرآن دفرمي علامات وبالنجم هم يهتدون علاماتي لسردانا نشاني لسردانا هماي لسردانا هماي هاتو شو لسردانا خو أجر كوتي تشوينك وشو تاريك وهيش هماي كد نبيني وبالنجم هم يهتدون أبي فيري أو زان استجبين وكو قديمة چۆن بە ئەستێرەکان بزین ئێمە باکوورە یا باشوورە یا بەچە ئاراستەیەک دەتوانین بڕوین کەواتە پێغەمبەر درودی خوای لەسەر لە فەرمودەیەکە لە کۆتایی ئەم بابەتە بڵێن فەرمووی وەختی ئەچیتە سەر ڕێگا حق الطريق هەیە پێغەمبەر وای فەرموو لە فەرمودەیەکە نەیفەرموو فأتوا الطريق حقه ڕێگا مافی هەیە بەسەرتانەوە مافەکەی بدەن یەکەم مافی سەر ڕێگا چیە غەض البەسەرە یعنی تۆ کە ئەچیتە سەر ڕێگا خەڵکی تر چتە سەر ڕێگەیە تۆ لە ناو ئۆتۆمبیلی خەڵکی دیکەش لە ناو ئۆتۆمبیلە یعنی بە چاوی جوان تەماشای یەکەن بە چاوی خراپ تەماشای یەکتر مەکەن بە چاوی چۆن ئەڵێ کەمەوە سەیری یەکتر غەض البەسەر لێرە بەحساوی چەندەیە کە تۆ بچشکلێکی نەزەرێنەکە یان ژیت نەزەرەکە عەفیفانە و شەریفانە بیت بزەبت ئەوە وەکو باست کرد یعنی خەڵک کە هاتوۆتە ئۆتۆمبیلێک لە تەنیشتەوە مافی ئەوە نییە چاو بڕیتە چاوی بزانی ئەوە پیاوە ئافرەتە هەر کەسێکی ترە ینی ئەو مافەت نییە تەدەخولی خصوصیەتی بکەیت چونکە کەوتونەتە تەنیشتیەکەوە جاران بەهۆی ئەسپێک و وڵاخێکەوە ئەکەوتە تەنیشتی یەک ئێستاکە بەهۆی ئۆتۆمبیلێکەوە کەواتە مافەکانی ڕێگا بەسەری ئێمەوە ئەیە چاومان بپارێزین لە ڕێگەوبان مافەکان ئەوەیە کەف الئەذە یعنی چی ئازار بە خەڵک نەگەێنین ئازار بە خەڵک نەگەین چۆن ئازار بە ئۆتۆمبیل بە خەڵک باسی ئۆتۆمبیلەکەین ئێستا چۆن ئازارەگەێنی شت فڕێدیتە سەرجادە ئازارەگەێنی بە خەڵک وانە هۆڕنی بەدەنگی بەرز لێدەی ئازارەگەێنی بە خەڵک وانە زۆر لە خەڵکەکەیت و ئەچیتە پشتی خەڵک و لایە دەی بە زۆر و ئەو تووشی گرفتەکەی
ئەو ماڵوێرانی ئەو هەمووی کەفل ئەذایە دەبێت تۆ ئازار بە خەڵک گەلک جرە پرسیارە ڕوبەڕووی شوفێران هاتیەکردن بووچی تو تشتی فەرەت دەی بووچی تو چاوێ خوناکە شارعیت بێژیتن ئەس ڕێگەوبانێت دەم یعنی زەریباوێت دەم کەواتە ئەس ئازادم وێژی بکەم لە ئەوروپاش خەڵک زەریبەی ڕێگاوبانەدا بە زوان ناکە نە ئەوە نەبوونی پەیوەندیەکی باشی نێوان هاوڵاتی و حکومەتە لە وڵاتی ئێمە پەیوەندیەکی تەندروستی نێوان حکومەت و هاوڵاتی نییە یان زۆر کەمە لە ئەنجامدا هاوڵاتی تۆڵە لە حکوومەتەکاتەوە چونکە وای زانی و حکوومەتیش موچەکەی بڕیوە تۆڵەی لەو کردوێتەوە یعنی ئەم پەیوەندی و متمانەیە ڕاست نەکرێتەوە چکە لە ئەوروپاش خەڵک باجی ژینگادا بەسەر شەقام پیس ناکە مەبەستم بێمە سەر باسەکە پێغمبەر فەرمی ڕەد و سەلام ئەزانین لە ڕێگاوبانە ئەگەر خەڵک سەلام لە یەکتر بکات نیوەی گرفتەکان حەل بێ یعنی خەڵک ئەچێتە سەر ڕێگا هەر لە خۆیەوە کە سەلام لە یەکترەکات سڵاو لە یەکترەکەن ئەبێتە نیشانی ئاشتی ئەفشو سەلامە بینەکم خۆ خەڵک هەر بەر یەکەکەون دابەزن دەست بە شەڕەکەن کە دەستیان بە شەڕکە گەورای بە دەست بۆ دەمانشا بێ و پیاوا کوژێ کاتە ڕێگاوبان سەلامیتی ئەبێ بڵاو کرێتەوە ئەوجا ئەمر بە معروف و نەهی لە منکەر قسەی چاک بکەی لەوێدا خەڵک لە خراپە دوور خەیتەوە ئەمانە هەمووی ئەو مافانەیە کە ئەبێ شۆفێر بیزانێ چونکە ئەگەر تۆ باوەڕداری ئەمە قسەی پێغەمبەرە ئەفەرمێ وەختی ئەچتە سەر ڕێگا ئەم پێنج ئەرکەت لەسرە قسەی چاککە قسەی خراپ مەکە ئازار بە خەڵک مەگەێنە سەلام لە خەڵکی بکە چاو مەڕوانە و چاو بەتابێت ئێستا کە شۆفێری ئافرەت هەیە پیاوان چاو نەبڕنە شۆفێری ئافرەت بە چاوێکی خراپ یعنی مە قسەی پێغەمبەرە درودی خوای لەسەر کەواتە خوددا لە قورئاندا پێشی 1400 ساڵ ئەم هێمایانەی بە ئێمە گوت ڕێگاوبان جۆرا و جۆرە ڕێفراوانە ڕێتەسکە ڕێفەرعیە ڕێخدمەیە ئەمانە هەمووی ناوی لێناو باسی کردووە من و تۆی باوەڕدار چەند بڕوامان بە نوێژ و ڕۆژوو هەیە دەبێ ئەوەنە بڕواشمان بەوە بێ کە دەبێ ئەم ڕێوبانە بە تایبەت حکوومەت هەمووی دروستکە هەمووی ڕێکات چاڵ و چۆڵی لە ڕێگاوبانەکان نەهێڵێ اینجا بێنە سەرباسی بەلێمە مساف ڕێنمان جانەبێتە بەحث کردی کە قورآانی داهاتی ناو فەرمودێت پێغەمبەری داهاتی پێشی 1400 ساڵە ئەرێ بووچی وێگافکێ هێما و ڕێنمایên مرۆریên ئۆڕۆپیل vêre têne cêbecêkirin بۆچی مسلمانی نەکاریە مەفایل دینی خۆ وەربگریت چونکە قورآن وەکو چۆن دەڵێ ڕێنمایەکان بۆ هەموو مرۆڤە وما ئەرسەلناکە ئیلا للناس کافە ئەوروپا سوودی لێ وەرگرت کە ئەمانە ئەخوێنێتەوە کە ئەمانی ئەم شێن بژین وان مفال قورآانی وەرگرت بەدڵنیایی چونکە مە قسەی ئێمە نییە خۆیان وا دەڵێن ئێستا ئەڵمانەکان دەڵێن ئێمە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیە ئەو هەموو کتێبانەی کە هەبووە لە جەنگی یەکەمی جیهانی تەواو بووە بەشی زۆری ئێستا کتێبەک باشەکانی سەردەمی زووی ئێمە لەکوێ هەمووی لە مۆزەخانەی بەریتانیا لە مۆزەخانەی ئەڵمانیا و ئەوروپایە لە هۆڵندایە کەواتە سوودیان لێ وەرگرتووە جامە بەستم یەک ئەو خاڵە بوو مسلمانی باوەڕدار ئەبێ چی بکات ئەبێ بڵێ وەک خوددا باسی نوێژ و ڕۆژی کردو باسی ڕێگەوبانیشی کردووە پێغەمبەریش درودی خوای لەسەر باسی مافی ڕێگەی کردووە دەبا وەکو بە قسەی خوا پێغەمبەرم کرد بۆ نوێژ و ڕۆژ و با بە قسەشی بکەم بۆ پاراستنی ڕێگەوبان یعنی چەند گرنگە پێگیریە عیبادات و تاعاتا بکات هەر هەند گرنگە پێگیریە وی بابەتێکی بکات دەستێتە خوشمام سەویڕس چینەت ناوا شارین کوردستانیشی دا و پرسیارە کاتی ئاڕاستەکردن ڕووداوێن هاتنوچوونێ هۆکار کینە تو بووکێت زڤڕینی شوفێر یان هەفوڵاتی یان حکوومەت بفەرمە ئەو ڕووداوانەی ئەمڕۆ بەڕاستی زۆری کارەسات و دڵتەزێنی لەیەکەوێتەوە زۆری خەتایی شەقام و ڕێگاوبانە بەشێک شیەگەر ئەجەرمەوە بۆ سایقەکان چکە ساقی وهەیە پابەن نییە لەسەر ڕێگاوبان و هات شوێ ڕۆژانەی ئەس بەهرابترمە شارع نین شارع هێشتا ئەوە یەکەڤن هەکەی کرد بژی نەل بەرفرە یا وەکی بژم 2019 ئەویان بین هینا پێشکەتی نەلوی ئاستێ پێدوی شۆفێر زۆر بووە ڕێگەبانەکەش ئەوە نییە کە بڵێ کە خەدەماتەکەی ئەوە جوان بێت بەو شێوازە ئەنجا ماشەڵا شۆفێرەکە زۆر بووە ماشەڵا سەرپێچی شۆفێرەکانش کە ئەمەنە بەسەریعی ئەڕۆن گەڕێتەوە بۆ هەردووکی یعنی نوکە هەر کەسی ڕۆبوو ئیجازە دەرەخست مەفەرەن ئەم بێ ئیجازە دەساری هاژۆ چکۆ ئەمت بینین ڕۆژانە چەند حۆدیثەیە چ من بۆرۆ پتر وەلو شۆرعجی نەت باشم بەس بۆرۆ پتر ئەت بینم سەبەب شۆفێرە جادەکانمان خۆی باش نییە ڕاستی بەڵام شۆفێریش زۆر سەرکێشیەکە بەڕاستی بۆرە پتر دانم شارعێدمە پشین گەژیندا بناسەت هەندا شوفێرن هەندا شوفێر لە زاتی گەلەتکان ئەویدی سەرجالتکان دەجارە توی شارعێکی بەعدە زگزاکێکە دەیکەتە نەڕۆچت ئەم هەندا تشت بین بقەدار بەس ئەو مقەدار نینە ئەو خۆ مقەدارێتینی دەرچوونە شتێکە سێرەکەی تاقسەیە چاڵەیەتە بەردە من بۆی هێلە و کاتە لێدا سیارەکە بدارە تاسەکە ئیویل بشکێنە یان
مبادرة تقالة توش حادثة يعني كاتي في سكا كتو درجة سياخة زوري باشراتو من تشيل أروا توش شخصية تو أنت حفتا مروي ما قالك موجودة هاي نزار كي قالك برفرة يعني عندك حادثة شد بن جيانت خوش دزنه و نه ارکی جاده و سر شوفیریت مینین یعنی سرعه زیادت کن او شارعی که یارو والله عملویری محلم خودی هندکت این وصا 20 دقیقه تتمینی سر وی جاده حتی توشی در باز سایقه بله بینرین برایس سپاس بو بجدار بویان که راو سرنجین خوارستی مکرن اختین توان جانو جه خدابون هر بجین ما مستهجا وكا اولدار اجا هر اولداره که هبیتن بر پرسیاریت که ویت سر ملنوی اره شوفیر اولدار باوردار چه بر پرسیاریت که ویت سر هم بر شوفیریه بله قسە باسێکی بۆ ئەوەی ئەڵەن مریشک لە هێلکە لە مریشکە جەدەلی بیزانتی ئەومان لە کۆڵ بێتەوە ئەومان نوێ ئێستا خۆی لە ڕووی ئەندازیاریەوە ئێمە لە قۆناغی سێی هەندستەی مەدەنی خوێندومانە دەرسێک بە ناوی ترانسپۆرتیشن مواصلات گواستنەوە یعنی ستێ کوچکەیەکەیە ڕێگا شۆفێر ئۆتۆمبیل یعنی ئەم سیانە پێکەون ئەم سیانە هەرسێکی پێکەوە کۆکەیتەوە باسی هاتوچۆیە بەلای کەمەوە جا ئێمە باسی ڕێگەمان کرد کە ڕێگە ئەرکی حکوومەتە ڕێگەوبانەکان چاکە باوادا بنین حکوومەت هەموو ڕێگەوبانەکانی چاک کرد یەکی لە ڕێگەوبانە باشەکان یەکێکیان زیادی 120 هەولێرە کەچی زۆرترین حادیسەی لێبێ ئێستا ئەوە هۆکاریە هەفڵەتێکی ئاماژەدەوەی کەواتە جادەکە فراوان بوو ئێستا ئەو جا لەسەر 200 ڕۆ بۆی دیاری کراوە ئەوە 100 ئەوە 80 ئەوە 120 مەسەلەن ئەو لەسەر 200 ئەڕۆ ئەجنا معقولە بار هەڵگر لەم ڕۆژانە لەسەر 120 وەرگەڕاو ئێ بۆ کەواتە لێرە مامۆستاوە بینی شارعی درست و هەمی هێما داناینە و کامیرە چاودێریە داناینە شوفێر هەر بڤێ ڕەنگە ئەری چارە چیپە کەواتە هاتینە سەر دێنە سەر دوو بەشەکەی تر ئەبێ هەرسێکی بەیەکەوە باس کرێ ئەرکی حکوومەتە ڕێگە چاکە باوا دابنین حکوومەت ڕێگەی چاکرد ئەمجا ئەگەر ڕێگەکەش چاک بێ ئەگە شۆفێر خراپ بوو ئەو کاتە گرفتێکی تر دروستە بێ کە شۆفێر بۆ خراپە شۆفێر خراپبوون بەشێکی خەتای شۆفێرێکی ئەوش بەشێکی خەتای حکوومەتە چۆن هەردووک چەوە چۆن بزانە خدا لە قورئان دەفەرمێ دەربارەی تاوانباران بۆ ڕۆژی قیامەت و دەربارەی ئینسانی چاک و چاکەکار لە ڕۆژی قیامەتدا خدا لە قورئاندا دەفەرمێ وسیق الذين كفروا إلى جهنم زمرا معنای ئەوانەی کە بۆ دۆزەخ برێن سایقێکیان لەگەڵە بەمانە سیقە لە سیاقەتەوە هاتووە یعنی شەرط نییە بە ئۆتۆمبیل بیان بن بە معناچی یعنی یەکێک هەیە ئەوان بە پێشی خۆی ئەدا و دەیان بە بە پێشی خۆیان دەدا و دەیان بە کەواتە بەو کەسە دەوترێ سایق کوێیە ئەو کەسەیە کە خەڵکی دی بۆ شوێنێک دەبێت پێشڕەوی دەکات تەواو زۆر جوانە ئەو کەسەیە کە پێشڕەوی دەکات جا خوددا بۆ ڕۆژی قیامەت دەڵێ تاوانباران کەسێک تاوانباران دەداتە پێش خۆی و دەیان با بۆ دۆزەخ هەروە دەفەرمێ وسیق الذين اتقوا إلى الجنة زمرا هەندێک کەسی تر هەندێک مەلائیکەی تر خەڵکانێکیان داوەتە پێشی خۆیان دەیان بن بۆ بەهەشت کەواتە دەرکەوت ئەمە بێنیتە سەر دنیا ئەم ئاەتە بێنە سەر دنیا کەواتە جۆرێک لە شۆفێرمان هەیە ئەمان با بۆ بەهەشت ئەمان با بۆ شوێنی خۆش ئەمان گەینێتە شوێنی خۆمان بە سەلامەتی هەندێک شۆفێریشمان هەیە دەمان بۆ دۆزەخ وەرمان دەجێڕێ دەمان خاتە بەێرەدا شوفێرێک مەلایکەتە شوفێرێک ئینسانە دچاو بەرەوەردی دەشێنکەین ینی باسەکە لە چیە سوود لێوەرگرتنی کەواتە تۆ تەماشاکەی ینی هەردووکی هەر مەلائیکەت بوون لە قیامەتە بەس هەندێک دەچن بۆ دۆزەخ هەندێک دەچن بۆ بەهەشت بەپێی کردکار و کردەوەکانێن کەواتە لە دنیادا وشەی سیاقە لە قورئاندا دەبێت سوودی لێوەرگری کاتێک کە سوودی لێوەردەگری ئێمەش لە ژیاندا دەبینین سایقێ بە هەموو تەمەنی بەدەیان ساڵە هیچ سەرپێچیەکی نەکردووە بۆیە خدا فەرمووی سیراتی العەزیز الحەمید ئەوەم لەبیر چوو یعنی خدا لەو هەموو ناوەی کە خۆی هەیەتی بۆچی سیراتی دایە پاڵی عەزیز و حەمید سیراتی العەزیز الحەمید یعنی ئەو کەسەی لە ڕێی ڕاستا بڕوە ئەو کەسەی سەرپێچی کار نەکات لە ڕێگادا دوو صیفەتی ئەبێ عەزیز و حەمیدە عەزیزە کە قەت تووشی زیلت نابێت تۆ دەبینی ئەوانەی کە سەرپێچیەکەن پۆلیس و ئەفسەری مرور ڕایە نەگرن هاتوچۆ چیەکە سەری شۆڕ کردووە وڵی داوای لەبوورنەکەم وڵی غەڵەتم کرد ینی ئەو پەڕی ناعیزەتیە ئەو پەڕی زەلیلیە کەواتە سیراتی العەزیز الحەمید ئەو کەسێک کە سەرپێچی نەکردووە حەمیدە سوپاس گوزارەکرێ سوپاس دەکرێ ناوی دەخرێتە نێو ناوانەوە دەڵێن ئەمە فڵانە کەسە 50 ساڵە شۆفێرە و سەرپێچی نەکردووە جا مەبەستم چی بوو وسیق الذين اتقوا وسیق الذين كفروا معنای وایە شۆفێر
ئەتوانێت ئێمە بەرەو شوێنی باش بەرێ و بەرەو شوێنی خراپ بەرێ چۆن بەهۆی ئەگەر شۆفێرەکە مۆڵەتی هەبێ شۆفێرەکە بەڕاستی لە دوای مۆڵەتیشەوە شۆفێر بێ لە ڕاستیدا ئێمە بەرەو ڕێی ئاسانکاری دەبە خۆ ئەگەر مۆڵەتیشی نەبێ و لە هەمان کاتیشدا شۆفێری بکات و بەرەو هەڵدێرمانەوە بەرەو دۆزەخمان دەبە جا بڕوانە ینی خدا لە قورئاندا فەرموویەتی وەلا تەمشی فی الأرض مەرحە یعنی وەختێک کە تۆ بە تەنیا بە پیادە هەر بە پیادە بەسەر ئەرزا دەڕۆی خدا دەفەرمێ بە تەکەبور و بە فیزەوە بەسەر ئەرزا مەڕۆ إنك لن تخرق الأرض ولن تبلغ الجبال طولا خۆتۆ چیت يعني چای يعني إنسان متواضع به إنسان متواضع به وەختێک کە تۆ ئەمە بە پیادە ئەڵێ ئێ خدا ئەمە لە هەمان کاتیشدا فەرمێ إن الله لا يحب كل مختال فخور خدا خەڵکی خۆبەزل کردووی خۆش ناوێ خدا خەڵکی متەکەبیر و فەخر بەخۆکەرەوەی خۆش ناوێ ولا تمشي في الأرض مرح ئێستا ئەمە بێنە سەر ئۆتۆمبیل ئێستا کۆمەڵێک یا ژمارەیەک لە شۆفێران بۆ پۆز وانە ئۆتۆمبیلەکەی جوانە بەو شێوازە هەڵسوکەوتەکە بە ناو خەڵکە بەو شێوازە دەچێتە نێو خەڵک بۆ ئەوەی سورعەتی ئۆتۆمبیلەکەی پیشانی خەڵک بە خێرایی ئۆتۆمبیلەکەی پیشانی خەڵک بە جۆری ئۆتۆمبیلەکەی پیشانی خەڵک بە چۆن هەڵەسێ و لەگەی ڕیەک و نازانم چی دەنگێک دەرەکە ئەو دەنگە ئەوە پیشانی خەڵک بە یا خەڵک جوێی لەو دەنگە بێ مانە پۆزن خدا ئەم نیعمەتەی کە داوە بە مرۆڤەکان فەرمووی کە دەرگای سیارە ئەکەیتەوە جاران سیارە نەبوو وڵاخە بووە وانە خدا دەفەرمێ ثم تذكروا نعمة ربكم إذا استويتم عليه وتقولوا سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين بزاراوي ئێستا ثم تذكروا نعمة ربكم ئەم ئۆتۆمبیلەی کە لە بەردەستی ئەوەیە نیعمەتی خدایە لە بەردەستانە آخر چی هەیە ئەمڕۆ ئۆتۆمبیلی هەبێ و ڕۆژە لە ڕۆژان پیادە نەبوو بێ هەموو ڕۆژە لە ڕۆژان پیادە بوونە ڕۆژە لە ڕۆژان جۆ درێژێکی هەبووە ئێستا جوانترین ئۆتۆمبیلیە خدا دەفەرمێ ثم تذكروا نعمة ربكم هەر دەرگای ئۆتۆمبیلت کردەوە بیرکەرەوە ئەمە نیعمەتی خدایە ئێ نیعمەت چۆنە بێشتی خراپی پێ بکرێ کە دانیشتی لە پشتی ستێرن ئەفەرمێ خدا ئەفەرمێ بڵێ سبحان الذي سخر لنا هذا بە کوردی یانی چی بڵێ خدایە پاکی بۆ تۆ کە ئەمەد پێبەخشیم و بەڕاستی من ڕۆژە لە ڕۆژان شتی وام نەبووە خدا لە قورئان دەفەرمێ وەقسد فی مەشیکە کە بە پیادە ئەڕۆی مەبەستێکت هەبێ بە مەبەستێک بچۆ پیادە کەواتە ئۆتۆمبیلیش ئەبێ مەبەستێک هەبێ کارت نییە بۆ چتە دەر بچ مەبەستێک ئەبێ ئامانجێکە بێ کە ئامانجت دیار بوو ئەو کاتە خێرایەکەشت دیار دەبێ کە ئامانجت نەبوو دیار نابێ لەبەرەوە بێمە سەر خاڵی کۆتایی لە باسی شۆفێری کە خەتای حکوومەت یا خەتای باوکو دایک بەتەواو ئەوە بڵێم کە خەتای حکوومەت لەکوێدا لەکوێیە خدا دەفەرمێ ئەگەر یەکێک یەتیم بوو باوکو دایکی نەمابوو یا باوکی نەمابوو پارەکەی لای تۆ بوو خدا دەفەرمێ ئەم پارەی هەڵگرە بۆی هەتاوەکوکەی هەتاوەکو دەگاتە هەژدە و کاتێک کە تێگا پارە چۆن بەکاربێنێ خدا لە قورئاندا بۆ ئەوانە دەفەرمێ فەئین ئانەستم منهم ڕشدەن فادفعوا إليهم أموالهم كي بوتان دەرکەوت عقل بوونە گەشتنەوەتە عقل قۆناغی عقل لە سەروی هەژدەوەن پارەکانیان بدەنەوەی تر ئەوان خۆیان لە خۆیان بەرپرسن باشە کەسێ نەگەشتوەتە هەژدە کەسێ نەگەشتوەتە ڕشت چۆن مۆڵەتی شۆفێری هەیە ینی هەر تەمەن تەنیا حساب کرێ پێی قانون ئەرچتەنینە حتا هەژدە ساڵی کەس ئیجازی وەرناگریت مەبەستم ئەوەیە ئێستا لێرە کە خدا ئەم ئاەتەی فەرموو فەئین ئانەستم منهم ڕشدەن ئێستا تۆ باوک دەناسی بڕۆ دائیرەی ئەوەی پێڵەن نفوس و ڕەگەزنامە و ئەوانە باوک کوڕی خۆی هێناوە کوڕەکەی شانزەیە ئەڵە 2 ساڵ گەورەیەکەم و ئەیکەم بە هەژدە بڕۆ ببینە ئەبەستەوە کە گۆڕانکاریە تەمەنی دا بکەێت ئەڵێ کوڕت بۆ گوناحە و کوڕ عمری شانزەیە بۆ یەکەی بە هەژدە ئەڵێ وەڵامی زوو ئیجازە دەربێنێ ئەمە چۆ خانەی ئەوەی کە خدا فەرمی وەلا تەقتولوا ئەولادەکم لە باسی قوربانی گوتمان خدا ڕەحمی پێ کردین گوتی ئاژەڵێک بکەن بە قوربانی مناڵی خۆتان مەکوژن ئێستا ئەمە کوشتنی کوڕەکەی خۆت نییە تەمەنیش شانزە بێ تۆ ئەیکەی بە هەژدە بەس بۆ ئەوەی زوو پێڵەن مۆڵەتی شۆفێری بۆ دەرکەی ئەوە خدا فەرمی وەلا تەقتولوا ئەولادەکم تۆ کوڕی خۆت دەکوژی جا لەبەرەوە فەئین ئانەستم منهم ڕشدەن فادفعوا إليهم أموالهم لەوە ئەوە فێر دەبین کە ئەو کەسەی مۆڵەتی شۆفێری دەدرێتێ تەنها تەمەن بەس نییە دەبێ ئەمە بزانێ ساڵە و ساڵ چونکە بەڕاستی ئێستا یەکێکێت زانی یەکێکەیە مۆڵەتی شۆفێری ساڵەکانی هەفتای هەبێ ساڵەکانی هەفتا هینێکم لەلایە ینی ئامارێک 2500 ئۆتۆمبیل لەناو هەولێرە هەبووە ئەو کات ئەو شۆفێری کردووە ئەی ئێستا 790,000 تایە ئەو شۆفێریە دەرەقەتی ئەو ژمارە زۆرە نایە کەواتە مۆڵەتی شۆفێریش ماوە ناماوەیەک 10 ساڵ جارێک پێویستە نوێ بکرێتەوە بە مانای ترای پێکردن لەگەڵ یا سەرکەوتن جا لەبەرەوە وڵاتانی ئەوروپی بە پۆینت من ناتوانم بچم ئەو بابەتانە بەس مەبەستم لایەنە ئاینیەکەیەتی کە لە هەمووی خەتەرتر پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی لەیسە منە
مسلمانی ڕاستەقینە نییە من حمل علينا السلاح ئەی ئەگەر شۆفێری بکەیت و مۆڵەتی شۆفێریشت نەبێ دەمانچەی بێ مۆڵەتیشت هەبێ اینجا سەرپێچیش بکەیت اینجا خەڵکیشی پێ بکوژی کارە ساتە ئەمە هەمووی دەسێتت خۆش مامۆستای بەڕێز بینەرن بەڕێز دەمێ بێنڤەدانەکە کورتی هاتی و دەهینە خزمەتەوەی نێژ بینەرن بەڕێز دووبارە سەڵافوە بن بەرداوامی بوو پتر دەرەجە پێدان سەرتەوەری هاتیە دەست نیشانکردن بنەمایەن ئۆڵیەن جادە و بان و هاتن و چوونێ مامۆستا هێژا پێشی بدەمێکی من پرسیار ئاڕستەی جەنابەتە کرد کە قورئانە پیرۆز و فەرمودن پێغەمبەری ئۆڵ وەک گشتی بەحسا ڕێکا کردیە کە چەند جوورێت ڕێکی هەنە من بەحساوی چەندی کرد کە ڕێنماین وێن چنە ئاینی چاوە بەحسا ڕێنماین وێ ڕێکی کردیە نەهامە دوێتن بینە سەروی بەشەی کە ئاین چاوە بەحسا ڕێنماین ڕێگێ و هاتن و چوونێت کردن بەڵێ بەپێی ئەو سەردەمەی کە قورئانی تیا هاتووە هەتا دەگاتە ئەم سەردەمە خوددا لە قورئاندا بە هۆکارەکانی گواستنەوەی ژمارد بڵێ لەو شێوازە ساکارەکەیەوە کە خوددا فەرمی والخەیلە والبیغالە والحەمیرە لیتەرکەبووها وەزینە یعنی ئەو ناوانی کە ژماردی ئەسب بوو هێزتر بوو جۆدرێژ بوو لیتەرکەبووها کەوان وجود هەبوو توی وجودی هەبوو ويخلق ما لا تعلمون ئەو کادوتوانە وەیەخلق ما لا تعلمون یعنی هەندێشتی دیکەش دێتە ئارا کە ئێوە نایزانن باشە کە توی سەردەمی دەوازەح کرد بۆ گوت بە بووێ ئێکێکە پەتر هانا مرۆڤاندا بە ئیبداعاتە بکات باشتر نەبوو ئەوەش بەڵگەیە بۆ ئیبداع هەر ئەوەی کە تۆ ئەتەوێ بێڵێ خوددا هەر ئەوەی مەبەست بووە یعنی چۆن کە ئەڵێ وەیەخلق ما لا تعلمون یعنی دەرگایەک لێ ئەکاتەوە ئەو کات بە خەڵکی گوتووە وامەزانە نەڕاوستە بەڵێ ئەو کات بە خەڵکی گوتووە مەوەستن لە ئاستی ئەسب و هێستر و جۆدرێژ شتی تریش هەیە کە بیرەکەیتەوە مادام خوددا فەرمی وەیەخلق ما لا تعلمون یعنی هەوڵدا ئەشە ئێستا چی ماوە دروست کرێ ئێستا من و تۆ کە قورئان دەخوێنین هێشتا نووسراوە وەیەخلق ما لا تعلمون کەواتە هێشتا شتی دیکە ماوە بەدەر لەم ئۆتۆمبیل و لەم ڕۆکێت و لەم چۆن دەڵێ شەمەندەفەر و فڕۆکە هێشتا شتی تر ماوە بەس بۆچی من خونەکەتە خدانەوێت چەند ئەلێرە باسەکە ئەوەیە ئەوەی هەمیشە ئەبێ بڵێ خوددا ڕەب العالەمینە منهەجێکی ناردووە بۆ عالەمین ئیدی ئەوەی دەستی پێوە دەگرێت ئەنجا مسلمان نایکات ئەوە گوناحبارە لای خوددا جەمە بەسم زانە خوددا فەرمووی لیتەرکەبووها وەزینە یعنی ئەو ئیزافەیە چیە وەزینە یعنی هۆکاری گواستنەوە دوو وەزیفەی هەیە یەکێکیان ئەوەیە کە بتگوازێتەوە دوو ئەوەی بەڕاستی جوان بێت چونکە تۆ ئەم هەموو شتاخێتە بەر چاوی خەڵک جوانی گرنگە خڕۆشۆفی سەرۆکی شەستەکانی یەکێتی سۆڤێتی جاران ئەم گرفتەی هەبوو دەیگوت ئێمە ئۆتۆمبیل دروست دەکەین وەکو یەکێتی سۆڤێت بەس نازانم ئۆتۆمبیلەکانمان بەهێزن بە زۆر ناشرین ئەیگوت ئێمە مۆسکۆفیش دروست دەکەین ئەڵمانیا مارسیدس دروست دەکە ئەویت بەراوردی بکە مۆسکۆفیش ناشرینە ئەیگوت نازانم ئێمە بۆ نازانین ئەزانین ئۆتۆمبیل دروستکەین بەس نازانین جوانی دروستکەین ئەوە قسەی خۆڕۆشۆفە لە ساڵەکانی شەستە جا بڕوانە جارێکی تر ئۆتۆمبیلەکە جوانە خوددا پێی خۆش ئۆتۆمبیلەکە جوان بێ بەس خوددا پێی خۆش نییە دەنجی ئۆتۆمبیلەکەت بەکاربێنی بۆ عەزیەتدانی خەڵک خوددا فەرمی والخەیلە والبیغالە والحەمیرە لیتەرکەبووها وەزینە یعنی خوددا فەرمی جۆدرێژ جوانە دوای کە لەسەر زمانی لوقمانە فەرمێ ئینە ئەنکەر الئەصواتی لەصەوت الحەمیر یعنی چی یعنی خۆی جۆدرێژ جوانە بەس دەنگەکەی ناخۆشە ئەمە چیت پێ دەڵێ برادر تۆ ڕاستە لەگزت پێیە ڕاستە نازانم ئەو سیارە جوانانی من ناوی نازانم پێتە بەس هۆڕنەکەی زۆر ناخۆش سیارەکەت جوانە بەس دەنگەکەی ناخۆشە ئۆتۆمبیلەکەت جوانە بەس چێ گوتی جام بکەرەوە و یەکێک مەقامی داناوە یەکێک گۆرانی فڵان و بە دەنگی بەرز تۆ گۆرانی بۆ خۆت لێ ئەدەی جۆر لێبێ یان بۆ شەقام نبینی خەڵک دێتە ماڵەوە هەیە بەشە و دراوسەکانی بێزارەکە چونکە دەنجی مۆسیقاکەی دراوسەکانش لە خەواڵەسێنی خوددا ئەم شتە وردەکاریانەی چەند جوان بۆمان باس کردووە وجا خوددا فەرمووی یا ئەیها الذین آمنوا إذا قیل لكم تفسحوا في المجالس يفسح الله لكم یعنی لە شوێنێکا کە دانیشتون خەڵکێک کات جێگەی نابێتەوە دوو کەس بچنە پاڵ یەک تۆزێ بچنە پاڵ یەک جێگە بۆ برادەرە بکەنەوە ئەگەر ئەمە بکەن يفسح الله لكم خوددا جێتان بۆ ئەکاتەوە لە شوێنی دیکە ئەخر ئەمە ئیمانداریە دەی باشە چەند سیارە بۆ ئەوەی تووشی حادیسە نەبێ پێویست بەوە ئەکاتەوە تۆزێ ئەم لای ڕاستە بگری یا لای چەپە بگری ڕێگەی کەی با دەرچێ سایق لە عینادی یەکتراڵێ ڕێگەی ناکەم جادەکە ئەگریاڵێ نایڵم دەرچی مامۆستا ئەوێ تۆڕەبوونا ڤان سایقا و شوفێرەت و بچت زڤڕنیەوە زۆربەی هەرە زووری سایقی کورد یە تۆڕەیەت ناوە سیارێتە بوچی ئەوش باز دەکەم بەس بە ئەم ئاەتە تاواکەم بڵێ یعنی خوا فەرمووی فافسحوا يفسح الله لكم يعني خدا بئێستا کە خەڵک بە شۆفێری لە جادە دەڕوا دەڵێ ئەی شۆفێر کە خەڵکێک پێویستی بە ڕێگاکە هەیە لای ڕاست بۆ گرتووە و لایە کراوێت و بۆ لێوێ وەستاوی
ئەو ئینسانە ئەوێ بگا بە شوێنێک ڕەنگە بگا بە خستەخانەیەک تۆ گوناحبارێ بێ ئەگەر ئەو نەخۆشە لە ڕێگا بمرێ بەهۆی ئەوەی تۆ ڕێگال لێگرتووە وە نییە کەسێکە چێ بۆ مەکتەب و ئیمتیحانی بە کەلۆری هەیە بۆ نمونە تۆ ڕێگەل لێگرتووە یعنی هەموو کەسێک پێویستیەکی هەیە کەواتە خدا ئەفەرمێ يفسح الله لكم يعني ئێوە ڕێ بۆ خەڵک بکەنەوە خدا ڕێگەتان بۆ کاتەوە آخر خەڵک بۆ ئەڵێ من خدا یارمەتی منادا تۆ ڕێگەل لە خەڵک گرتووە ڕێگە بۆ خەڵک ناکەیتەوە خدا لە قورئاندا پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی الإيمان بضع وسبعون شعبة آخر ئەمە قسەی پێغەمبەر نییە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئیمان حەفتا و ئەوەندە شعبەیە ئێ فەرمووی لای کەمی ئیمان چییە ئیماتەة الأذى عن الطريق سارەکە لە لاوە ڕابگری ببینی ئەو کارتۆنەی کە لەناو جادەکە کەوتووە ئەو عالەمە توش بۆ نازانێت چی بکە شۆفێرێک لاداتە لاوە ئەو جا بە هێواشی بێت ئەو کارتۆنە فڕێداتە ئەو لاوە ئەمە لای کەمی ئیمانە ئەی لای کەمی ئیمان ئەمە بێت تۆ شت لادەی لەسەر جادە دەبێت لەمە کەمتر چی بێت کە شت فڕێدێتە سەر جادە ئەمە بەڕاستی بەێ هەر گەلبێ چەندی مامۆستا دیار دەکات دیژی هەیە ناوا جوواکێن مێن مسلمان دە تایبەتی کوردستانی دەمەت بیتە ڕۆژە هەینی دەبینی چەندین سیارە دەوروبەرێت مزگەفتە هێنە ڕێگەوبان هەموو گرتینە ئەرێڤە دیار دەکات دروستە مرۆڤ ئیمان ئەمەش دیاردەیەکی خراپە ئیمامی غەزالی لە ئیحیا علومدین باسی ڕێگاکە لە ئیحیا علومدین پێشی 1000 ساڵ باسی ئەواکە ئەڵێ یەکێ لەو شتانەی کە غەڵەتە و مسلمان پێی گوناحبارە بێ قسەی ئیمامی غەزالی لە ئیحیا علومدین ئەڵێ ڕەبط الدەواب على الطريق یعنی وشترەکەی ئەسپەکەی لەسەر ڕێگەکە ئەبەستێتەوە ئۆتۆمبیلەکەی لە ناوەڕاستی جادەکە داناوە ئەو جاڵێ ئەدەواب بوو وەشەوک ئەڵێ ئەگەر دابەکەت درکی بار کردی بێ درکی بار کردی بێت تۆ بەناو ڕێگەکەیا بڕۆی ئێستا وەک چی وایە وەک ئەو ئۆتۆمبیلانەی کەوا بەپانی شیشی بار کردووە بەپانی نازانم شتی بار کردووە و لە خەڵکەدا ئەبینی ئەمانە هەمووی ئیمامی غەزالی پێش 1000 ساڵ باسی کردووە ئەو جا فەرمێ قسەی ئیحیا علومدینە ئەفەرمێ والشوارع مشتركة لا يختص بها أحد يعني شەقام هاوبەشە لە نێوان هەموو ئەو کەسانی لەسەر شەقامن هی کەس نییە بەتەنیا هەندێک کەس هێوازانە و شەقامە بەس بۆ ئەو دروست کراوە جا لەسەر قسەکەی تۆ کە ڕۆژی هەینی دەبێت دووش گرفت هەیە یەکێکیانەوەیە باوکەکە ئۆتۆمبیلەکەی دەداتە دەستی کوڕەکەەوە و ئیجازەشی نییە ڕۆژی هەینی دەبێت زۆر بترسی چونکە ئۆتۆمبیل لە ماڵەوەی ئەوانەی کە مۆڵەتیشیان نییە و مناڵەکان ئەچن بەکاری دێن کوڕکچەکانی بەکاری دێن یەکێتری ئەوە بەر دەرگای مزگەوت خەڵک کە ناچێت بۆ مزگەوت ئۆتۆمبیلەکەی لەبەر دەرگای ماڵەکان ڕاگرێ ئەو ماڵە ئەوێ دەرچێ ئیشێکی هەیە بە ئۆتۆمبیلەکەی ڕێگەی لێ گیراوە یعنی لەو لاوە چۆ بۆ مزگەوت نوێژی کردووە بەس لەو لاشەوە بەر دەرگای ماڵی گرتووە شۆفێری ئێمە هێشتا نازانێت لە چۆ ئەوەستی بۆ سەقینە بارحەڵ لە لای دیوارەکەی بەس بەر دەرگاکە مەگرێت چونکە ئەگەر لەو کاتێ تووشی حادیسەیەک من لە ماڵەوە بیانێ بۆ ئۆتۆمبیلەکە بگەنە خەستەخانە چۆن دەرچن تۆ ڕێگاکەت گرتووە ئەبیتە مای کوشتنی کەسێک لە هەمووی داختر ئەوەیە و خەفەتتر ئەوەیە بڕۆ لە نووسنگەکانی فرۆشتنی خانوبەرە بپرسە هەندێکیان دەڵێن خانوو لە نزیکی مزگەوت ئێستا سعری کەمترە مەرغوب نییە ئەڵێ بۆ ئەڵێ لە بەرۆی ڕۆژی جومعە هەموو بەهۆی مزگەوتەوە دێن بەر دەرگای ماڵەکانەگرن ئەن ڕۆژی تەعزیە ئەنیمە بەس ڕۆژی تازیە کەواتەمانە هەمووی چییە باس دەوەیە کە ئادابی ڕێگەوبان لای ئێمە هەیە یا ئەوەستێ لە ناوەڕاستی ڕێگەکە وڵاتچم لەو سوپەرمارکێتە شتێکە کڕم ئاخە تۆ ڕێگەی خەڵکت گرتووە یان لە سەفی دووەم ئەوەستێ ڕێگەی خەڵکی گرتووە تۆ زانی جارێکی تر ئیمامی غەزالی بەڕەحمەت بێت لە ئیحیا علومدینە ئەڵێ والصلاة على قارعة الطريق اعتداء بكردي نوشكردن لسر رصيفي الرقاء اعتداء يعني الله الرقاء بيا ندراوة برو نوشكي برو لولا نوشكا لحديقية كان نوشكا لشوينة كان نوشكا تو الله أقر نوشكي لسر رصيفي جادة قارعي طريق رصيفة كيتي لسر رصيفي جادة نوشكي نوشكا اعتداء لسر خلق نابي لبيا نوشكي جابر وانا استا خلق دي اوتومبيلكي لسر رصيف راقري كالسر رصيفة كان جيراون یا خەڵک تەماتە و خەیار و نازام چی دێنێتە سەر ڕەسیفەکە هەندێک کەس بە ئۆتۆمبیل دەیگرێ ئەو کاتە خەڵک دێتە سەر جادە ئەو خەڵکەی دێتە سەر جادەکە و ئۆتۆمبیل لی دەدا لە قیامەت ئەوانش چۆن ئەڵێ بەرپرسیارن بۆ چونکە ڕەسیفەکەیان لێگرت دەستێتت خۆش مامۆستای بەڕێز بچینە ناوا شارین کوردستانیدا و پرسیارەکە دن هاتی ئاراستەکردن چ بکەین بۆ کێمکردنا ڕوودانین هاتنە چوونێ بفەرمە بەڕێی من شتێکی سەرەکی ئەوەیە کە جادە و ڕێگاوبانەکان تاسەکان نەمێنێت ئەوە شتێکی زۆر سەرەکیە شۆفێرەکانیش بە تایبەتی گەنجەکان پامبەت من بە هاتوچۆوانێ شۆڕع بەرفراکەن هەیکە بەرفرە نەبن لازمە سەرێک چێکەن وەکی گەلە دەولەتان بینی جادەکە وا لێ بکرێت کە سارەکان
بڵێن شۆفێرەکان کە سەرپێچی نەکەن لە سەرجادەکانە ئەنجا ڕێنمایەکیش بۆ شۆفێرەکان دابنێ بۆ شێوازە کە منە ئیسیحام قەڵەباڵخی نانێنەوە علامت شارع عزیده که بلا مثلا افراد رن مایتاد نوچون و گلک میشه مثل شارعی وره که همشن تقریبا اشم نتده حادثه و افریدانه کمتر لیه غەرامە بکرێ یعنی معقول نییە من خۆم کەشم بۆ دارێ و بڵێم وڵات تەواو دەربازم ڕام کرد نا غەرامەم کە سەریع ڕۆم کامێرە پارەم لێسەن ئەی بۆ من ێستا لە 60 ڕۆم تەکسیشم پێ 60 ڕۆم بۆ لە بەرەوەی زۆر غەرامە کراوم ئێستا ناوێرم بیکەم حکوومەت ڕێگەبانەکان چاکات دووەمیش شۆفێر بە یاسای لێخڕێ و زۆر سەریع نەڕات و حساب و بەرامبەرەکەی بکات و اوورپارس وید بینه برفرهکرین و یا دویجی کندک جادت هین یعنی او نزبا کیار او به تنده تنصا بینه دانان شوفر سس کد باش برای خوب که یعنی تو دی 10 دقیقه چاره که من یا راوستی حتی بس مجال تب کن تو بوری او شارع نه سرعیه دەستت وەت خۆش بۆ بەشداریاوە و ئاختنت وە جوان و جێ خوددابوون هەر بژین ساخ و سەرکەفتی بن ئینشاءالله مامۆستا هێژا ئەم بزبرینە سەر تەوەری خۆمە بەحسا مەرجن سەلامەتی کرد تڕۆمپێلێدا و کە دوێت یا چاو بیتن تڕۆمپێلا مرۆڤی حتا مرۆڤ بکاریتن باجوتن و کە ئەم بینە سەروێ چەندێکا ئەم چ بکەین بۆ کێمکردنا ئەڤا ڕوودانین هاتنوچوونێ کە تێنەکردن چ ڕێنمای هەنە بەحس بڵێ دیارە گوتمان سێ کوچکەیەکەیە سێ گۆشەیەکەیە کە بریتە لە ڕێگا بریتە لە شۆفێر بریتە لە ئۆتۆمبیل باوا بڵێ بریتە لە ئۆتۆمبیلەکە کەواتە چارەسەر ئیشکردنە لەسەر هەرسێ ئەم بابەتە یعنی گرنگە و کۆی باسمان کرد لە ڕەنگی قورئان و ڕێگاوبانەکان خوا لە قورئاندا باسی کردووە کە سیرات هەیە سەبیل هەیە طەریق هەیە نەجد هەیە فەج هەیە وانە نەفەق هەیە کە ڕێگەی ژێرەوەیە هەموو ئەمانە ئەبێ ئەم جۆرە ڕێگا جیاوازانەمان هەبێ باوا دەبنین ئەمە کرا دوای ئەوەی ئەمە کرا دەبێ شۆفێر بە شێوازێکی چاکتر مۆڵەتی بدرێتێ بە شێوازێکی باشتر شێوازی پێدانی مۆڵەت لە ڕووی فەنی و هونەریەوە چاو لە وڵاتانی پێشکەوتوو بکەین ئەوجا ئۆتۆمبیلەکانمان ئەبێ چۆن بێ ئەبێ ئۆتۆمبیلەکانمان ئەو ئۆتۆمبیلە خراپانە نەبن کەوا پێ دەڵێن بڕاوەتەوە و لە دووبەی چاچێکەکەنەوە ئەیهێنن بۆ ئێرە و یعنی بەڕاستی ئەمە کوشتنی خەڵکە ئەمە کوشتنی خەڵکە کە تۆ ڕێگە بدەی ئەم جۆرە ئۆتۆمبیل بێتە ئەم وڵاتەوە بەلێ بڵاوکی دیکەڤش ئاسانکاریە بووندە کەسەکە پێچێ نەبیت بکە خراپە لەبەرچی خراپە چونکە بەڕاستی ناکرێ خەڵک ینی خۆی گرنگە یا ئۆتۆمبیلەکە وانە ئینسانەکە گرنگترە لەبەرەوە تۆ سێر کە ئێمە چەند هەواڵە خوێنیتەوە ماوە ناماوەیەک ئەڵە شەریکەی تۆیۆتا ئەوەندە 1000 ئۆتۆمبیلی لە ئەمریکا سەحب کردەوە چونکە ئێرباگەکەی تەواو نییە بۆ چونکە ئەوانە ئینسان وەکو ئینسان تەماشاکەن ئەو جۆرە سیاریان قبول نییە دەیبنەوە چونکە خەلەلی تایە قەت بیستوتە بڵێن تۆیۆتا و نازامچی لە عێراقیا لە کوردستان ئۆتۆمبیلی خراپی هەیە ئەیباتەوە ئێمە بە مرۆڤ حساب ناکرین تا بڵێن وڵا ئۆتۆمبیلە خراپەکانمان بێن و نا کام شۆن لە ئەمریکا و ئەوروپا نەیانویست بێ فڕیان دابێتەوە ئەیهێنەوە بۆ ئێرە جارێکی تر گوناحەمە خەڵکی ئێمە بەڕاستی لە نێو چوو بەوەی ئەوە باشە کەواتە بێمەوە سەر ئەوەی کە ئەم سێ چارەسەر نەکەی چی ڕوەدا بەڵێ ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO دەڵێ هەموو ساڵێک لە جیهاندا ئەوەندە کەسەی دەمرن بە ڕووداوی هاتوچۆ 1,500,000 کەس 1,500,000 کەس 1,5 ملیۆن ساڵانە بە ڕووداوی هاتوچۆ لە جیهاندا دەمرن تێچووی ئەم هەموو زەرەرە چەنە 508 بلیۆن ملیار دۆلارە دەڵێ بێنەوە سەر کوردستان بڕۆ لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ پرسە تقریبا 3 ساڵە لەسەر یەک 950,000 لە کوردستاندا لە 900ەوە بۆ 1000 کەس بە ڕووداوی هاتوچۆ دەمرن لە کوردستاندا ساڵانە نزیکەی 1000 کەس بە ڕووداوی هاتوچۆ دەمرن خۆ داعش ئەوەندە لێ نەکوشت خۆ تیرۆر ئەوەندە لێ نەکوشت ئەمە جێگەی نەزەرە ئەبێ پێداچوونەوەی پێ بکرێت کەواتە خوددا لە قورئاندا فەرمووی لە نێوان شارێک و شارێکی تردا و لە نێوان وڵات و وڵاتێکی تردا لە سەردەمی سەبەعە خوددا لە قورئاندا فەرمووی بۆ ئەوەی بەخۆشی بگەن بۆ ئەوەی بەبێ گرفت بگەن فەرمووی وەقەدەرنا فیها السەیرە ئەمە قورئانە بیکە بە کوردی یانی ئەڵێ خێراییمان تێدا چی لێ کردبوو ڕێکمان خستبوو تەقدیرمان کردبوو تەقدیر ڕێکمان خستبوو بەم جۆرە خێراییە لە بینی شارێک و شارێکی ترا بڕۆن بەخۆشی دەگەن و هیچ پێویستیان بەوە نابێ لەگەڵ خۆتانە خواردن بەرن چی بەرن بە ئاسانی دەگەنە شارێکی دی دەگەنە ئەویدی دەگەنە ئەویدی لە شارەکان لە یەک نزیک بوون بەبەستم ئاەتەکەیە کە ئەفەرمێ وەقەدەرنا
فيها السير يعني أبي السير هاتو شو خێرایی تەقدیر بکری ئەمە کراوە بەڵام کاتی شۆفێر پێی پێبەند نابێ چۆن نوێژ پابند نابی بە نوێژەوە چونکە خوددا فەرمیوەتی نوێژ بکە ئاو هاش گوناحبارە بی کاتێک کە پابند نابی بنم قسەی بۆ دەکەم لەبەرەوە زام خەڵک بە قسەی حکومەنداک پەیوەندی نێوان حکومەت و خەڵک خراپە بەس خۆ پەیوەندی نێوان ئێمە و خوددا نابێت یەکچێ خۆ ئێمە بە خۆمان دەڵێن مسلمان من بۆیە باسی ئاین دەکەم ناچمە باسی یاسا خۆ ئێمە مسلمانی کاکە دەی تۆ ئەم هەموو شتەی ڕووداوی بەسەرت دێ قەت ناڵێ لەبەرەوە ئیتر نوێژ ناکەم هەر نوێژەکەیت و شکری خواکەی کەواتە ئەڵێ مەڵێ لەبەرەوەی حکومەت وتی لەسەر سەد بڕۆ بڵێ خوددا وتی لەسەر ئەوەندە بەلێگەر بچێت مینتاڵیتی و هزرکردنا تاکی مسلماندا هەر ڕوودەوە کات هێتاکردن ئان هێتا ڕیدان زڤرنەوە بوو قەدرێت بژنەوە قەدەرە خودی بوو مێنویسی ئەویش باسێکی دوور و درێژە بەڵگە لەسەر ئەوەی کەوا ئینسان مەسئولە ئەوەیە کە خوددا فەرمووی ومن قتل مؤمنا خطأ ئەبێ بچێت تەحریر الرقبة بکات و ئەبێ بچێت چۆن ئەڵێ باجەکەی بدە بڵێ زانم بابەتەکە دیر و درێژە مامۆستا بەڵێ ڕاستە ئەف چەندە نە بە پێچی بە پێی ئەوەی کە خوددا خۆی بۆ قاتل عقوبەی داناوە بۆ سەرپێچی کار عقوبەی داناوە ئەگەر خوددا خۆی پێی بکات چۆن عقوبەیەدا بڵێ وانە کەواتە مەبەستم ئەوە بوو خوددا فەرمی لا ترفعوا أصواتكم وهر ئەوە بڵێ فوق صوت النبي خوددا حەزی لە دەنگ بڵندکردنەوە نی خۆ دەنگ بڵندکردنی ئەمڕۆ بە هەموو شێوازێک دەکرێت جا لەبەرەوە ینی ئەمڕۆ گرنگە ینی مۆڵەتی شۆفێری بەتایبەت بە ئاسانی نەدرێ بە خەڵک لە هەمان کاتیشدا ئەگەر مۆڵەتی شۆفێری هەبوو ماوە ناماوەیەک تێستی بۆ بکرێتەوە تا بزانی مستحق یا مستحق نیە چونکە بەڕاستی چۆن دەمانچەی بێ مۆڵەت ئەبێتە مای کوشتنی خەڵک بڵێ وایە سێوەڕژی کەمتر نیە لە سیارە جوانی ئێستا خۆ لە ئەوروپا تیرۆریستەکان جاری وایە لە دەمانچیان دەست ناکەوێت بۆ ئۆتۆمبیل لە خەڵک ئەمانە ئێک خۆلکی ئەمەی مامۆستای بەڕێز ئەگەر بەحسا تووڕەیە سایقیژی بکەین جانەبێتە ئاماژەدەوەی کە باشە پێغەمبەر دووری خۆی لەسەر بە پیاوێکی فەرموو لا تەغضب بۆتی جارێکی تر پێم بڵێ یا ڕەسوڵی لا تەغضب جارێکی تر فەرموو لا تەغضب کەواتە سێ جار پێغەمبەر بە ئینسانێک دەفەرمێت تووڕەمە بە تووڕەمە بە تووڕەمە بە کەواتە شتێک هەیە لە ڕووی زانستیەوە دەڵێن ڕۆد ڕێیج ئینگلیز دەڵێ ڕۆد ڕێیج یعنی چی یعنی تووڕەیی ڕێگا سایق لە خۆی و تووڕابێ لەسەر ڕێگاوبان کاتێک کە پیادەیە نوعێکی ترە کاتێک کە سایقە بێ نوعێکی ترە جام ئێمە کە بە دین قسە ئەەکەین پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی ليس الشجاع بالسرعة يعني الشجاع أو نيك لمصارعة زوران بازي بدا بأرزة ولكن الشجاع من يملك نفسه عند الغضب بكردي يعني آزاء أو كسيلكاتي توري خوي بقري إنجليزا كان أما كان بإنجليزي دلين if you are brave drive slowly أجر تو آزاي لسر خولي أخرى عكسكي لا إمالة أجر تو آزاي سريع لأخرى أجر إنجليز دلي أجر تو آزاي لسر خو لێ بخوڕە کەواتە هەموو ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ کە ئێمە زۆر گرنگە بزانین یعنی مەسئلەی هاتوچۆ ئەو بابەتانە دنیا بۆچی پڕ نابێت لە مرۆڤ چونکە کۆمەڵێک مرۆڤ دەمرن مرۆڤی دیکە دێتە جێگەیان بۆیە دنیا پڕ نەبووە هەموو وڵاتێک یاسایەکی هەیە پێی دەڵێ چی یاسای دەرکردنی مۆدێلی کۆن لە نێو شەقامەکان حتا ساڵەکانی هەشتاش وا بوو لە بەغدا ئەیانگوت بەغدا پایتەختە نابێ لە مۆدل ئەوەندە لە ناو بەغدا بێ ئیدی دەیاندا بە محافظات مەسەن پاسی سکانیای درێژە بوو گوتیان نابێ لە بەغدا بێ دەدرا بە محافظات ماوەیەکی تر محافظات دەیدا بە قەزاکان هەولێر سلێمانی دووهۆک ناوەندی شارەکان دەبێت دیاری بکەن چ مۆدلێک لە مەودوا بۆی هەیە لە ناو شارابێ نابێ ئەو مۆدلە دەبێت بچێتە قەزاکان لە قەزاکان دەچێتە ناحیەکان دوای ئیدی دوای ئەوە هەڵوەشێتەوە تەفلی شەکرێ کەواتە هەموو ئەمانە یاسان من ناتوانم بچمە ناو ئەوە بەڵام لە ڕووی ئاینی ئەوەندە دەڵێم ئەوەندە قسەی ئێمە لەم 45 دقەیە کردمان خدا چۆن باسی نوێژ و ڕۆژووی کردو ئەو مەساح ڕوبەرە فراوانەشی داوە بە مەسلەی بایەخدان بە خێرایی بە شۆفێری بە هەوکارەکانی گواستنەوە بە ڕێگەوبانەکان ئەگەر ئێمە ئینسانێکی نوێژەکەین و بە ڕۆژوو ئەبین و زەکاتە دەین و حەجەکەین هەروەش بزانین خدا داوای ئەوەی لێ کردوین داوای ئەوەشی لێ کردوین ژیانی خەڵک بپارێزین نەبینە مای کوشتنی خەڵک دەستێتت خوش مامۆستای بەڕێز هەرێ ساق و سەلامەت بین ئینشاءالله گەلڤان هەبی ئاخستنین پەر بەها بەڵێ بینێرین بەڕێز وی ئەوای دەهینە دومایە وێ خەڵکیژی و زۆر سپاس بۆین بەڕێز کە وە تەماشەڤانیامە کردی و هیویاما مەشیابیتن بەفایکێ بەخشینەوەین بەڕێز و زۆر سپاس بۆ هەفکارێن مەژی کە دگەلمەتماندی بوون هەر ساخ و سەلامەت بن تا خەڵکەکە دی بگەینە فێک خۆدای مەزن مە هەمیان بپارێسیت